کاریگەری هێرشە تیرۆرکاریەکان هەر تەنها ئەوەندە نییە وەک هێرشێک سەر و سەودای لەگەڵدا بکرێت، بەڵکو ئەم جۆرە هێرشانە کاریگەری دەرونی دەمێنێتەوە بەسەر باری سایکۆلۆژی خەڵکەوە. ئەو کەسانی کە لە واشنگتن دەژین یان کار دەکەن هەست بە نیگەرانیەکی زیاتر دەکەن. وەکو دانیشتوویەکی پایتەخت کە ڕۆژانە بە میترۆ هاتوچۆ دەکەم، هەندێک ڕۆژ هەیە کە گومانم دەبێت، بەڵام بە شێوەیەکی گشتی هەست دەکەم پارێزراوم، بەڵام لە پاش هێرشەکانی پاریسەوە لە پڕێکا هەست بە ترس دەکەم. سەرۆک ئۆباما لە چەند بۆنەیەکدا متمانی داوە بە خەڵکی ئەمریکا کە بەسەر هەڕەشەکانی تیرۆریستاندا زاڵ دەبین. We will destroy ISIL and any other organization that tries to harm us. دەوڵەتی ئیسلامی و هەڕێکخراوێکی تر بیوێزیانمان پێ بگەێنێن لە ناوی دەبین سەرکەوتنمان بە قسە و بە دەستبەرداربوون نییە لە بەهاکارمانیان مل بۆ ترس بدەین. ئەمانە هیوای ڕێکخراوێکی وەک دەوڵەتی ئیسلامین بە پێچەوانەوە بە بەهێزی زیرەکی سووربوونمان سەردەکەوین و هەروەش بە بەکارهێنانی هەموو ڕەهەندەکانی هێزی ئەمریکاش. هەشن ئەو کەسانی کە بڕوایان وایە ژیان خۆی لە خۆیدا پڕە لە سەختی و مەترسی. من هەست دەکەم پارێزراوم، بەڵام ژیان خۆی ڕۆژانە سەختی تێدایە. ڕەنگە شتێکی تر ڕوو بدات، ڕەنگە لەسەر ئەو شەقامە ئۆتۆمبیلە کلێم بدات. هەست بە هیچ هەڕەشەیەک ناکەم و خۆشحاڵم بەوەی لە پایتەخت کار دەکەم. لە پاش هێرشەکەی کالیفۆرنیا کە 14 کەسی تێدا کوژران و 21 کەسیش بریندار بوون، مەترسی تونڕەوی لەناو وڵات زیادی کرد و هەروەها مەترسی بیرروبۆچوونی دژ بە ئیسلامیش سەری هەڵدا. سەرۆک ئۆباما دەڵێت نابێت ئێمە دژی یەکتر بوەستین و ڕێگا بدەین ئەم شەڕە وەکو شەڕی نێوان ئەمریکا و ئیسلام لێک بدرێتەوە. ISIL does not speak for Islam. دەوڵەتی ئیسلامی نوێنەری ئاینی ئیسلام نییە، ئەوانە دز و بکوژن، هێزێکن بۆ مردن، بەشێکی زۆر کە من لەو زیاتر لە 1 ملیار موسڵمانەی هەن بۆ ملیۆنان موسڵمانە ئەمریکاییە نیشتیمان پەروەرە کە ئایدۆلۆژێتی ڕق و کینەیان ڕەت دەکەنەوە. زۆربەی قوربانیانی دەستی تێرۆریستان موسڵمانن. سەرۆک ئۆباما دەژڵێت ئەگەر بمانەوێت سەرکەوتوو بین لە شکست پێدانی تیرۆریزم، ئەوە دەبێت داوای یارمەتی لە کۆمەلگای ئیسلامەکان بکەین وەک بەشێک لە هاوپەیمانە هەرە بەهێزەکانمان، نەک بەهۆی ڕق و گومانەوە دووریان بخەینەوە. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.